بابي مسەر ئەو پرسیارە لە ڕێگەی هەولێر و کۆیە مۆنومنتی شەهیدان هەیە باشە و پرۆژێکی ئەندازیاری بەڕێستانە باشە وابزانم هەر بەڕێزیشتان پێشکەشی حکوومەتتان کردووە بەڵام وا دەڵێن کە بە ناتەواوی پێشکەش کراوە نەخێر معلوماتەکە دروست نییە باشە بەس ببوورە بەر لەوە ینی وەڵامی پرسیارەکەم دێوە وەکو گلەیەک بابیکەم بەڕاستی هەر لە بەرنامەکەی خۆم پرۆگرامێکمان دروست کرد بۆ شەهید و ئەنفال کە بەڕاستی لە هەولێر وابزانم ئەوێ شوێنێکی زۆر گونجاوە ئەگەر بچی بەرنامەی ئاوهای لێ بکەی دوای پەیوەندیکردن گوتیان ئەو جێیە هێشتان تەواو نەبووە و نەکرایتەوە و یعنی ئەوە گلەیم هەبوو بەڕاستی بەرنامەی ئەوها دەبا لەوێن دەربم کردبووە لێ بێ بداستانی مۆنیمنتی شەهیدانی کوردستان بۆ بکێرمەوە وەک خۆم من هیچ محتاجی درۆ دەرەسە و فیشاڵ نیم ئەبەتەن من ئەو دیزاینە هی حکوومەتە ئەو بەرنامە هی حکوومەتە هی دەوڵەتە پارەی دەوڵەتە من دیزاینەر بووم دیزاینەر بووم من ئەوە نییە کە بڵام من بە پارەی خۆم کردومێ نەخێت ئەمەوان نییە ئەوە نییە قرار بوو لە 1 ساڵ و 8 مانگا من تەواوی کەم لە 6 ساڵ و 7 مانگا تەواوم کرد ئەوەندە تووشی ئینسانی خراپ هاتم ئەوەندە تووشی بێزەوق و گەمژە و پرۆپوچ هاتم هەر خەری ئەیانەوێت بەجێ بێڵم بەجێ بێڵم بۆ ئەوەی خۆیان بیکەن منیش چنگم لە زەوی گیر کردبوو ئیلا بێ خۆم تاویکم باوەڕم پێ بکەن 4 ملیۆن دۆلاری خۆم زەرەر کردووە لەوێ 6 ساڵ و 6 مانگ وەکو کۆیلەیەکیشم تیا کردووە وەکو دەستەگوڵیش تەسلیمی حکوومەتم کرد لە 9 ئێستا چییە؟ ئێستا چییە؟ 2025 یعنی چەند ساڵ لەمە بەر من پێشکەشی حکوومەتم کرد وەکو دەستەگوڵ تازە لوژنەیەکە هاتبوو لوژنەیەکی دوژمنکار ئەیانەویست بچووکترین هەڵەی تیا بێتاوەکو ئیسلامەکە نەکەن ئەمە تاریخە من باسێکە من کردمەتە کتێبێکی با مۆنیمنت تەواو کەم و کەرچەکانی تەواو بکەن تۆ 11 ساڵ مؤسسەیەکی وا قفڵ بدرێت بەبەر بارانەوە بێ بەبەر باو ڕەشەباو و ساردی و تۆز و غوبار و لەرزینی نەبینراوی زەوی و ئێدی ئەمە تۆ لەگەل لە ماڵەکە تا وەکو سیستەمی سیانە ئەگەر شوشەی پەنجەرەی ماڵەکە دوو شوشەیەکی بشکی ئەگەر دوومان شوشەکەی چاک نەکەی 3 شوشەی تر شکاوە ئەوە سیستەمە سیستەمی سیانەیە باشە تۆ 11 ساڵ بەبەر هەتاوە ئەمەدانەی کەچی بۆچی دادناوە تحفەیەکی ینی شەقم پێمە باسکی خۆم نەدڕم من ئەڵەم وەکو دەسەگوڵ تەسلیمم کردووە بە لوجانی دوژمنکار ئەوەندە جوان بووە وەڵڵا حتا وەکو حەدایقی ناوی پرشەی لێوە هاتووە تا جەماعەتێ لەو خوارەوە عەرەقیان خواردوێتەوە لەوێ ئاگرەکە با هاتووە ئاگری هەڵگردۆ و چۆتە ناو ئەو حەدیقەوە لە حەزەیەکی ئەوێشی سووتان بە شەرەف دارم سندبوو داری نیوە قەزم بۆ ئەوەی درەختی گەورە لەوێ دام نەنا بۆ ئەوەی کەوا لە داهاتووە بەری دیزاینەکە نەگرێ ئەو قەزمانە جوانن بەڵام گەورە نابن ئەوانش هەموو سووتاوە ئێدە چی دەڵێ تر ئەوەتانێت بتانە چۆن بڕێک هەواڵ بە هەڵەیی بڵاوە بێتەوە ئەمە واقعەتێکە کە منوتوە دەستت خۆش بێگومان ڕاستیەکان لە لای بەڕێستانەوەی بەڕێستان ئێستا خەریکی نۆژنکردنەوەین هیچ لەمە جامە شکاوە پەنجەرەیە ئاوی چۆتە ژوورەوە تۆ پەنجەرە جام
جام ئەگەر پلاستیکەکەی دەوری گەرمان ڕەخیەکە ئەیسووتێنێوێتە دار کە بوو بە دارەش کێ باران ببارێ ئەچێتە ناو ژوور ئەچێتە لەو نەوە ئەڕاتە ژووری ئەمە وەلایەتی قەسایەکی فەنیە ئێ باشە تۆ 10 ساڵ 11 ساڵ 11 ساڵ هەر بە 10 ماس 15 ساڵ دەکا 15 ساڵ بەو شێ وڵای هیوادارم ئینشاءالله بە زووترین کات چاپ بکرێ و تەواو بکرێ و پێشکەش بە میلەت بکرێت بەڕاستی لەبەرەوەی ئەگەر تەماشا دەکەی خزمەتێکی باشی لۆ کرا جوان دروست کرا گوناحە هەر ئەوها من وەک تەلارسازێ بەرامبەر میلەتێکی مەڵێ ئەگەر 50 ساڵی تریش دیزاینێکی وەک مۆنیمنتی شەهیدان جوان و پڕ لە زەرافەت و حەقایقی تەلارسازی سەردەمی مادم گەڕاندوێتە ناو ئەو هینەکە لە هەولێرایە بڕە ناوەکەی ببینە عالەمێکە ناوەکەی بەڵام تۆ چی دەڵێی تر پیاو لە زەمانێکی سەیراژیا خۆشەوێتە سیر دکتۆر ئەو وەکو مێژوویەکی زۆر جوانە لە بۆ بەڕێستان کە بەڕێستان تەلارسازی ئەو کارە بووینە دەستت خۆش بیتن بەڕاستی ئەمە شانازی بە بەڕێستان دەکەین